دووبارە سەڵاو و بەردەوامین. بەڵێ کاکاروان پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم لە تۆ کرد گۆڕینی بەڕێوەبەر لە شاری سلێمانی چ کێشەیەکی بۆ ئێوە دروست کردو وەکو خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی؟ سەرتا سوپاس دەکەم. مۆزۆی کێشەکە کێشەی ینی لە ساسەن نییە، بەڵام مەسەلەن سەیریکە ئێمە وەکو معرەزەکان چەندین مەسەلەن مدیری مروری سلێمانی گۆڕاوە. جار هەبوو مەسەلەن ئەو مدیرە گۆڕاوە ئیتیجای ڕۆشنی سیاری معرەزەکان بەم لایە بووە. مدیرێکی کە هاتوو بە دوای ئەوە ئیتیجاکەی گۆڕی بە ئیتیجای گراجی بەغا. یعنی ئەمە کێشەکان لێرە. مەسەن مدیری مرور لە شاری سلێمانی منیش لەگەڵەوەی کاکە هەڵکەوت کە باسیەوە کرد سلێمان چێتی ناکەم، بەڵام حەزەکەم بەڕاستی کە باسی مدیریەتی مرورەکرێت لە کوردستانە شارەکەی من لە پێش هەموو شارەکانی کەوە بێ، گەڕەکەکەی من لە هەموو گەڕەکانی خەڵک باشتر بێ. مدیری مرور لەو سلێمانیە بەڕێی من کێشەکەی لەوایە زیاتر ئیدارین، ئەمانەی کێن زیاتر ئیدارین وەک لەوەی لە مەیدانەکە لەسەر جادەوبانەکە مەسەن ئیشەکانیان بڕوە. دوای ئەوە مدیری مرور هەبوو ئێمە کۆبوونەوەمان لەگەڵا کردو ڕێز و احترامیشمان هەیە بۆی کێشەکانمان پێوتووە. باوەڕ ئەەکەی لە دوای ئەو ئێمە هاتوینەتە دەرەوە پێمان وتوتمان ڕێگای معرەزەکان ئەگەر ئاوا بێت هەم ئیزدیحام کەمەکاتەوە بۆ بەیانی هاتوون مەفرەزەی نردوو بەعکسیەوەی ئێمەی کردو. ئێمە داوامان لێ کردووە بەرەو گراجی بەغا بڕوات، گەڕانەوەی تیان نەبێت بۆ لای معرە سەرداروانەوە ئەو بەعکسی ئێمەی کردو. بە هەر حاڵ ئەمە کێشەکان لێرەیە. دوای ئەوە مدیری مرور لە سلێمانیە من ڕەم وایە وەکو خۆم حەزەکەم خەڵکی سلێمانی بێ بۆ لەگەڵ ڕێزما برادێک لە کۆی یا برادێک لە هەولێر یا برادێک لە دووهۆکەوە لەوانەیە ناوی چوار گەڕێکی ئەم سلێمانی نەزانێت، ناوی چوار جادی ئەم شارە نەزانێت کە کێشەیەک ئەچنە لای بۆ لای مدیر ئەڵێن فلان کێشەیە لە فلان منتیقە ئەبێ پرسیار بە کاک بەختیارکە یا یەکێکی خوار خۆی بانکە بڵێ وەرە ئەو منتیقەیە چییە کێشەکەی لەکوایە. کەواتە من ڕەم وایە خەڵکی سلێمانی بێ باشترە لەبەر ئەوەی زیاتر شارەزایی هەبێت لە منتیقەکەیە. ئەجنا وەکو ئیداریەکە گەر ئیداری بێ با خەڵکی دۆک بێ با خەڵکی هەولێر بێ هیچ کێشەمانێ لەگەڵ ئەوە. بەڵێ کاکارۆن، بەڵام زۆر جار هاوڵاتیان و برادرانی هاتشۆش گلەی ئەوە لە ئێوە دەکەن کە ئێوە سەرجادەکانتان هەمووی داگیر کردو، یعنی کە دیتە منتقی معرەزەکان ئەبێت دوعا بکەی کە خوایە زوو بیتە دەرەوە لی فریاب بکەوی نەگا بە بانگی ئێوارە چونکە ئیتر لەوێ قوفڵە بێت، یعنی ئێستەکەی قوفڵە بێ و سیارەی تر هاتشوی تیان نامێنێ بەدەر لەوەی کە لە ناوەوە بڵین ئەرزی سیارەکانی خۆی کردووە لەسەر جادەکەش یەک دنیا ئۆتۆمبیلی تری داناوە. ئەم حاڵەتە بۆچی ئەگەڕێتەوە؟ من لەگەر ڕێزم بۆ هاوپیشەکانی خۆم من وحید لەوانەیە سێ معرە چوار معرز لە سلێمانی بەردەگاکی نایابێ بکرێ، هەموو یانە بکرێ. ئەمە یەک. دوو، من ئەگەر سیارە نەوەسێ لەبەر دەم معرەزەکەی منە ناو معرەزەکەم سیارەکانم دەرەکەوێ کە لەبەر دەمەکەی ئەوەستا دیار نابێ. ئەوە لە لەولانەوە ئێمە وەختی خۆی لەگەر ڕێزم بۆ کاک وەبزە مقدەم حسێن بوو بەڕێوەبەری ناوشار ئەو کاتە کۆبووینەوە داوامان کرد وتمان بە سەر شۆستەکان سیاری لێ نەبێت. جادەکە شۆستەکانیان بۆ ئێمە پان کرد، قەراریان ناوتیان نابێت سیارە وەسی لە بەردەم معرەزەکان. دوای قەرارێکی کیان کرد مەفرەزەیەکیان ناو ئاگاداری معرەزەکان وتیان قەینابار ڕای بگرن یەک سیارە ڕابگرن لە باری درێژی ئەو کاتە بۆیە لە باری پانێرا. من و شخصی خۆم داوام کردم با لەسەر شۆستەکان نەبێت. شۆستەیەکیان بۆ ئێمە دروست کردووە 5 مەتر. 5 مەترەکە زۆرە بەڕاستی. کاریگەری لەسەر شەقامەکە دایری مرور بە ئاگاداری ئەوان و ئەوان خۆشیان بێمانوتووە سیارە لەسەر شۆستەکە دانێ. بەڵام ئەوەی کە ئیزدیحام دروستەکە کوێ دروستەکە لای معرەزەکان ئەو تەقاتوعەیە، ئەو تەقاتوعە سەقەتە بەڕاستی. وەختی خۆی باخێکە بوو باخەکەیان لابرد على ئەساس بیکەن بە جادە بۆ گەراجی بەغا ئێستا هاتوون پارکێکیان کردووە و یان بە کرێش. دوای نازانم ئێستا مۆزوعەکە چی لێ هاتووە، ئەوەی من معلوماتم هەبێ یرا بە 200 ملیۆن شتێکی زۆر خەیاڵی پارکەکەیان ناس خەڵک سیارێکیان دانێت. نازانم ئێستا حاڵەتەکەی چۆنی لێ هاتووە. مشکلەکە ئەوە لەگەڵ ڕێزیشم بۆ برادرانی پۆلیسی هاتووە، ینی چەند ڕۆژێکە من تانمە بوو لەسەرەوە مۆزوعە، چەند ڕۆژێکە هاتوونەتە سەر 24 ساعت وەرە لەناو کۆشکەکە دانیشتۆ لێگە سێ برادری لێ هەرچیان لە ژوورە دانیشتون. زۆر کەم جاریە ئەو تەقاتوعە ڕێک بەڵێ سێ جادە تێکەڵی یەکە بێ یەکیانێتەوە ناو معرەزەکانێکیان لە پاڵ معرە سەردارەوەیت ئیزدیحامێکی زۆر. و ئەگەر برادرانی هاتوۆژ نێڵن سیارە بۆسێ لە قەراغی جادەکە ئێمە پێمان خۆشە بێت، پێمان خۆشە بێ هاتوچۆمان سەرفیاتمان زیاتر بێ خەڵک زیاترێتە ناو معرەزەکان. بەڵام لەکوێ ڕایگرێت کەسێکێت بۆ ئەوەی ئۆتۆمبیلێکی تایبەتی خۆی پێەیە هاتووە سەیری ئۆتۆمبیلێکی تر بکات
ئایا بیگۆڕێت ئایا بیکڕێتەوە ئایا بیفرۆشێت لەکوێ داینێ سیارەکەی جێگام نەبێ من بێتە ناو معرەزەکە ئەو لە شوێنێکە دایان بەڵام لە شوێنەکە کە برادرانی هاتوچۆ ممنوعیان کرد هەسارە ئێستا هەیە قەتعی لێ نووسراوە ئەم شوێنە ممنوعە سیاری تیافرۆشێ هیراوە بکرێ دەسەڵاتی ئەمەچیە بەڵێ کاک بەختیار پێم خۆشە کۆمنتی تۆ بزانم لەسەر کۆی قسەکانی کاکاروان و لایەنێکی تری پرسیارەکەشم ئەوەیە ینی فولکە هەیە دەبینی کارمەندەکانی هاتوچۆ زۆر جدین بە دەقەش دانانیشن فولکەشێ سیرەکەی دانیشتووی تر مخالەفە ئەکرێ کێیت کێ ڕوا کەس ئاگای لێنێ کێ چاودێری ئەمانە ئەکات بڵێ ئێمە ئەگەر سەیری کێشەکانی هاتوچۆ بکەین ئەگەر بە چاوی ئەوە سیر بکەین بە دوای کەم و کورتیا بگەڕین لە هەموو بوارێکە دنیایەک کەم و کورتی هەیە لە هەموو بوارێک مەبەسم تەنها لە کەرتی هاتوچۆ نیە ئایا کەرتی تەندروستی ئایا کەرتی پەروەردە ئایا کەرتەکانی تر هەمووی ئایرە بیستویەکە تەنها کەرتی هاتوچۆ بکە پڕ لەکەم کوردیە بەڵام سروشتی کاری هاتوچۆە زیاترین بەرچاوی هەیە تێکەڵبوونی لەگەڵ خەڵکای و زۆر لە بەرچاوە کاتێکە بۆ نمونە ئەگەر ئێوە جەنابتان ناوچەی پیشەسازی یا ئەخودبڵی ناوچەی پێشانگاکانتان کردوتە سمپڵێک ئەگەر ئێمە بۆ چارەسەر بگەڕین دەبێت چارەسەرێکی ڕیشەی بۆ بدۆزینوانێ ئەسڵان لە بنەڕەتدا ئەو شوێنە لەم کاتەدا کەڵکیەوەی نەماوە کە ببێتە منتیقەیەک بۆ معرەزەکان بێ لە ڕەنگە ناوچەی پێشانگاکان 20 ساڵ لەمەوبەر ئاسایی بوو ڕێژەی ئۆتۆمبیل کەم بوو ڕێژەی دانیشتوان کەم بوو تێکەڵبوونی یەکەکانی نیشتە جێبوونیش لەو سنوورەیە کەمتر بوو ئێستا ڕێژەی ئۆتۆمبیل زیاترە خەڵکیش زیاتر بووە دەمانەوێت بە معرەزەکەی ساڵی هەفتاکان و هەشتاکان هەمان و معرەزە لە ساڵی 2011 بێگرفت بێ و هەمووشمان چاوەڕێ دەکەین کە دەڵێم هەمومانۆک و کۆمەلگا بە شێوازێکی گشتی چاوەڕێ دەکەین دەستگای هاتوچۆ عەسایەکی سحری پێ بێ و چی کێشەیەکمان هەبێ بە کونفیەکوونیە چارەسەری بکە ئێمە پێویستمان بە هەماهەنگی خەڵکیشە خەڵکیش زۆر جار هاوکار و هەماهەنگ نییە لە کۆمەلگای ئێمە وایە دەبێ شۆفێر وای بۆ دەڕوانێ هاوڵاتی وای بۆ دەڕوانێت کە دەبێت لە هەموو کوچە و کۆڵانێک لەگەڵ هەموو شۆفێرێک کارمەندێکی هاتوچۆ هەبێت کارمەندی هاتوچۆکە لە کۆتاییدا مرۆڤە و سروشتی کاری هاتوچۆ تااقەت پڕووکێنەرە ئەم هەموو ئۆتۆمبیلە زۆرە بمان و نەمانێ گرفت دروستەکەن باس لە مەسلەی کرێدان و بەکرێدان و وەک تەوزیحێک بۆ هاوڵاتی و بۆ بەڕێستان دەستگای هاتوچۆ نە شەقام دەدا بکرێ نە شۆستەدا بکرێ نەپارەکردن ڕەنگە مؤسساتی تری دەرەوەی هاتوچۆ ئەم کاری کرد بەڵێ بۆ ئەوی گومان لای بینەر دروست نەبێت کە گوایە چکە زۆر وشەی هاتوچۆ ئەوە شتێکەڵ کرابەیەکەوانێ یاخود باس کرا ببوورە بەیەکەوانێ وەک تەوزیحێک ئەم کەم و کورتیانە کەواتە لەوە تێدەگەین کە کلیلی چارەسەر تەنها لە مؤسسەی هاتوچۆ یاخود بەدەست مؤسسەی هاتوچۆ نییە ئێمە پێویستمان بە شارەوانیە ئێمە پێویستمان بە تێگەشتنی کۆمەڵانی خەڵکە ئێمە پێویستمان بە هەڵمەتێکی نیشتیمانی ڕاگەاندن لە سەرانسەری هەرێمدا پێویستمان بەوەیە کە بە هەمووان کار بکەین لەسەر ئەوەی کە ناوی دەنێن ڕەوشی هاتوچۆ ناوی دەنێن قەیرانی هاتوچۆ چی لێ لە ناوێن ناوبرێن بەڵام بە تەنیا مؤسسەی هاتوچۆ چارەسەری کێشەکانی بۆ ناکرێ ئەگەر ئەو کارانش فراهەم نەکرێن لە هەندێک شوێن کارمەندەکان چست و چالاکن لە هەندێک شوێنوانیە ئێمە دیعای ئەومان نەکردو نەمانوتووە بەڕێبەرایەتی هاتوچۆ عارە بستویەکە و هەمومان فریشتین و هیچ کەم و کورتێکمان نییە ڕەنگە لە کاتێکە کە بەڕێزت بەلای کۆشکێکا ڕۆشتی بێتی کارمەندەکانی لە ژوورەوە بینی بێ پاشان خولەکێکە ئۆتۆمبیلت لێ خوڕێ لە کۆشکێکی تر هاتوونەتە دەرەوە وا تێگەیشتویت کە ئەم کارمەندانە هەمیشە دانیشتون و ئەمانەش هەمیشە بە پێوەن شتەکان وانە جاری وهەی وا پێویستەکە شۆفێرێک سەرپێچی دەکا بۆ ئەوەی وەصلی بۆ تۆمار بکەن و وتوێژی لەگەڵا بکەن و ئەو کارە دقێکی یاسای خۆی وەربگرێ ئەمە لەسەر دەست و لەسەر شۆستەکە ناکرێت دەبێت ئەو کۆشکە بۆچی دروست کراوە و هەندێک جاریش نۆرە وا پێویستەکە شوێک بەڵام کاکاروان لە قسەکانی ئاماژی بەەوە داوتی بەردەوام دانیشتونەوە زۆربەی کار بۆ نمون ئەمە نمونەیەکە ئاساییە بەڵام من لەگەڵ ڕێز بڵێ زۆربەی زابطەکان کاک بەختیار ئەگەر دیقەتتدا بێ مەسەلەن زۆر کەم لە ئەفسەرەکانی بێنە دەرەوە ئەوە هیچ بێژگەلەوە یعنی ئەوانی لە خوار ئەوانی شەوەن زۆربەی کار حەزەکەم یەک تەوزیح بدەم بۆ ئەوە ڕەنگەوە سەرنجێکی وەڕێزت بێ زۆر بە حرمەتەوەری دەگرین بەڵام وەکو پێکهاتێکی کاری هاتوچۆ حەزەکە ڕوونکردوێک بۆ بەڕێستان بکەم کارمەندی هاتوچۆ یاخود ئەفسەری هاتوچۆ لە کەرتێکدا یا لە برکەیەکدا یا لە کۆشکێکدا ئیتر سوڵتەی مطلقی نیە لە مؤسسەی هاتوچۆ هەمومان بە گوێرەی ڕیزبەندیە کار دەکەین کارمەندی هاتوچۆکە بۆ نمونە ماتۆڕێکی هاتوچۆش هەیە دێت سەردانی شوێنەکان دەکاوە بە دوواداچوون دەکا ئەگەر تەواجودی نەبێ ئەگەر چست و چالاک نەبێ ئەگەر سەرقاڵ بێ بەکاری تر
لە ڕێی ئامێری پەیوەندیکردن لەگەڵ کۆنتترۆلی هاتوچۆ قسە دەکاوە ئەویش فەرمانێک لە ستەری خۆی وەردەگرێت ئەفسەرەکانی هاتوچۆ چاودێریانەکەن بەدەر لە ئەفسەرەکانیش ئێمە لێپرسراوی کەرتمان هەیە بەدەر لەو حاڵەتەش سەرپەرشتیارمان هەیە لە شەودا و بە ڕۆژ و بە شەویشدا کەواتە پرۆسەیەکی بەردەوامبوونیکی بەردەوامە بەڵام وەک ئاماژەم پێکرد خودی کاری هاتوچۆ سروشتەکەی وایە کە تااقەت پڕوکێنەرە یعنی لە وەرزی هاویندا زۆربەی کارە وەزیفەکان وایە فەرمانبەرێک لە ژوورێک دانیشتۆ سپلیتەکەی داگرسانەوە بەڵام کاری هاتوچۆ کارمەندی هاتوچۆ حەوت سعات لە مانگی تەمووز و ئاو ڕادەوەسێ زۆربەی کاری بەندەکانمان تووشی دەوالی و تووشی کۆمەڵێک نەخۆشی بوون بەدەر لەوەی حەزەکەم باش کارێکی تریشکەم سروشتی کاری هاتوچۆش بەدەر لەوە کۆمەڵێک دەرهاوێشتەی دوورە مەودای دەبێت مزمنی دەبێت بەڵام وەک سەربازێکی اون لە ناو کۆمەلگاکە کار دەکەین کە شانازی پێوەکەیت کە منت ناکەین بەسەر کەسا بەڵام بێگومان ئیشی ئەوە جێگای ڕێز و تەقدیرە هەموو کەس هەست بەواکە هەموو کەس شەست بەواکە ینی مافتان خوراوە ئەو حەقەتان پێ نەدراوە من وای ناوزەنی ناکەم کە مافم خوراوێ بەڵام دەکرێت کاری باشتریش بۆ مؤسسات و چۆ بگرێت بۆ نمونە ئەم ئۆتۆمبیلانی کە کار دەکەن بە بەردەوامی ئێمە دەبێ بزانین لە دووکەڵکێشی ئۆتۆمبیلەکان دنیایەک دووکەڵی ژەهراوی دێتە دەروانی کە زۆری موادی مسەرتنە موادی هێڤی مێتەڵ سیتیە موادی سەقیلەی تێدایە نزیکترین کەس کە کۆنتاکتی هەبێ لە نزیک ساڵانسەی ئۆتۆمبیلەکانە سروشتی کارەکان وایە کارمەندی هاتوچێ دوکاندارێک شوێنەکەی دوورە لە ناو دوکانەکەیەتی مامۆستایەک لە قوتابخانەیە پزیشکێک لە نەخۆشخانەیە و بەو شێوازە بەڵام کارمەندی هاتوچۆ بە تێپەڕبوونی زەمن ئێمە کارمەندمان هەیە 30 ساڵ 40 ساڵ تا ئەو دەمەی کە بە گوێرەی یاسای خانەنشینبوون کە شمولی بکات تەمەنێکی زۆر بەسەر دەبا باش ئەمە لە ڕووی تەندروستیەوانێ زیانی پێدەگەێنێ و تەنانەت کەش و هاواش ئەمەندە بێ بەزەیە کە بەزەی نابێت بە کارمەندی هاتوچێدا کە لەسەر شقامەکە دەوەسێ کەواتە دەبێت ئێمە لە منتەڵەقێکی گشتی سەری ئەو پرۆسەیە بکەین نابێ ئێمە شتێ بکەینە سومپڵێک من بچمە نەخۆشخانەیەک ببینم کارگوزارێک فەرمانبەرێکی نەخۆشخانەیەک باش وڵامی نەدامەوانێ یان باش کار ناکە ئیتر بڵێم وەڵاهی دەستگای تەندروستی لە هەرێمی کوردستانە بەڕاستی کۆم دنیای کەم و کورتی تێدایە وە سەویەک هێمای پرسیاری لەسەر دروست بکەم بچمە کەرتی پەروەردە مامۆستایەکی بەڕێز یان بەڕێوبەرێک یان وەکو پێویست وڵامی کەسێک نەداتەوە یان ئازارێکی قوتابیە بگەێنێ ناکری ئەمە لە پرۆسەیان لە گۆشەنیگایەک هەموو بەڵێ زۆر بڵێ پرسیارێکم لە کاک بەختیارە لەسەر ئەو پێوەیانە چییە کە مەسەن برادرانی هاتوچۆ مەسەن لەسەر جادن ئەوانی لە ناو دایرن من ئەوەی معلوماتمە بەبیست بێتم یعنی ئەگەرێکێک عقوبە بیرێت ئەنێرێتە سەر جادە نازانام زانیارەکەت ببوورە نازانام سەرچاوی زانیارەکەت چۆنە بەڵام شتەکان بەو شێوازە نابێ بواری هاتوچۆ کەرتی هاتوچۆ هەر سەرجادە نییە هاوڵاتیش جنابەت خاوەنی پێشانگای کە کەسێ ئۆتۆمبیلت لێکڕێ لەسەر جادە بۆی تۆمارەکرێ کاتێک کە شۆفێرێک وڵەتێکی شۆفێری پێبێ لەسەر جادە ئیدیدرێتی مەبەستم ئەوەیە پێوەرەکان چۆنن کۆمەڵێک کار هەیە کاری ئیداریە پندێکی عربیە داوای لێ بردن دەکەم بەڵام دەڵێت ئەهلومە کە ئەدرابیشی ئابیها مؤسسەی هاتوچۆش خۆی باشتر شارەزایە لە کاروبارەکانی خۆی کاروباری هاتوچۆ هەندێک وا پێویستەکە کە لەسەر شقام کار بکە کاتێککە باس لە سەر شقام دەکەین شوێنێک نییە بۆ سزادان شوێنێک نییە بۆ ئەوەی کە پلێکی نزمتری هەبێ نەخێوانیە ئەو پەڕی شوێنی حرمەت و تەقدیرە لە ڕوانگەی هاتوچۆ دەڵێن بێگومان لە ڕوانگەی زۆری کۆمەڵانی خەڵکی ژوایە مؤسس کارەکانی ناو بارەکە هەندێک کار هەیە پێویستی بە جۆرێک لە شارەزایی لە پرۆفشناڵی لە تەخەسوسێک هەیە یعنی تۆ پێویست بە کەسێکە هەموو کەس بۆ نمونە شارەزایی لەسەر کۆمپیوتەر و لەسەر بەرنامەکانی نییە هەموو کەسێک شارەزایی لەسەر هەندێک بواری تر نییە هەچ کەس بە گوێرەی توانای خۆی ئەم تەخەسوسەکەی وایە دەکرێت سوود لە عقڵەتی وەرگری لە ناو بارەگادای بنی و ئەمیشان لەسەر شقام کاری خۆی میسەر بکە بەڵام کارەکان وانی ئەمە سزای بیت بەڵێ کاک بەختیار زۆر جار لێرە و لەوێ گوێمان لێ دەبێت کارمەندانی هاتوچۆ بە تایبەت ئەوانەی لەسەر شقامەکانن ئەرکیان زیاترە ماندووبوونیان زیاترە گلەی و گازندەی ئەوە دەکەن کە بێخزمەتترین توێژی کۆمەڵگیان سەرڕای ماندووبوونیان سەرڕای قورسی ئیشەکانیان ینی لەبەر هەتاوی هاوین لەبەر سەرما و بارانی زستان ئەوان ئەرکی خۆیان جێبەجێەکەن بەڵام ئیمتیازاتیان وەکو پێویست نییە کاتی دەوامیان زۆر زیاتر لەوەی کە لە توانایە نابێت بەداخەوە بەشێکی زۆر لەو قسانەی بەڕێستان حقیقەتێکی تێدا حقیقەتێکی تاڵە دوشتی جیاواز هەیە عەدالەت هەیە و مەسەلەی ئینسافیش هەیە
ڕەنگە تۆ کارێک بکە یاسایی بێ بەڵام نادات پەروەریشی تێدایە مەبەستم لە قسەکانم ئەوەیە کە پێویستە حکومەتیش بە بایەخێکی زیاتر بڕوانێ بۆ مؤسسەی هاتوچۆ یعنی بۆ نمونە لە سیستەمی موچە لە سیستەمی دەرماڵەکانی موچە ئێستا خۆشبەختانە خەریکە پەیتا حکومت کار لەسەر ئەوە دەکات و ڕنگدانەوەکەی بفعلی دەرکەوتووە وەک هەموو ئەفسران و کارمەندیان هاتوچۆش بۆ حقەت دەزانن بەڵام بۆ نمونە لە سیستەمی موچە لە ساڵی هەشتاکانی سەدەی ڕابردوو یەکێک لە دەرماڵەکان مخصاتی عادمی پێدەوترا مخصاتی عادم چیە مخصاتی عادم ئەو کەسی کە لەسەر شقام کار دەکات جیاوازی هەبوو لەگەڵ ئەو کەسی کە لە ناو بارەگایە کاری دەکرد ئەمەیان بۆ حکومی کە دووکەڵکێش دووکەڵی ئۆتۆمبیلەکان کاری تێدەکەن یاخود بەشێک لە قەرەبوو بوونەوە لە سیستەمی موچەکە جۆرێک لە جیاوازی هەبوو لەگەڵ کارمەندێک کە لە ژوورێکە کار بکە وەکو دەرماڵی مەترسی بێگومان ئێمە خوازیاری دەرماڵی مەترسی هەیە بەڵام چۆن دابەشیەکەی دەبێ جیاوازیەک بکەی کەسێک لەبەر حتاوێکی سوورە کارەکەەوە کەسێک من لە سروشتی کارەکەم وای لە ژوورەوە کارەکەم ئەفسەرێکی ژەیە لە هاتوچۆی ناوشار کار دەکا بەخوا ئەو ماندووترە لە ڕووی جستەیەوانێ منیش جێژ دەسم دیارە لە بوارێکی دیاری کراودا بەڵام دەبێ ئەویش حساباتی کتابەتی خۆ بکرێت بەڵێ زۆر سپاس کاک گەردوون لەسەر کۆی قسەکانی کاک بەختیار کۆمنتێک تێ لە ڕاستی باسی کارمەندەکان کرا یانی ئەگەر من معلوماتێکم لایە نازانم تا چ ڕادێ دقیقە لەوانێک ئەگەر ڕاست دەبێت کاک بەختیار بۆم ڕاست کاتەوە کۆی کارمەند و ئەفسەرەکانی بەڕێوەبەرایەتی با بڵین هاتوچۆی سلێمانی تقریبان 600 کەسن بە ئەفسەر و بەڕێوەبەر هاتوچۆی سلێمانی بەڵێ نەخێر زیاترە چەنە ڕەنگە و ژمارەی وردمانلانە بێ بەڵام تقریبا نزیکی دوو ئەوەندا بێن دوو ئەوەنەش بێ یعنی دوو ئەوەنەش بێ هێشتا کیفایەت نییە بۆم هەموو قەیرانەکە ئەمانە ئەمە یەک ینی کەمی کارمەندەکانمان ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان هەنی ئەمە لە هەموو ڕاگەیانەکانە لە ڕاگەیانەکانی جەنابیشتانەی بینین کۆمەڵێک گەنج بێ ئیشە کۆمەڵی گەنج جامیعی تەواو کردووە یا کۆمەڵی گەنج ماهەدی تەواو کردووە ئێدا مەزرێت بۆ دانامەزرێت ینی بۆ کارە با بڵێن ناکرن بە کارمەند بۆی کە توان دەورێکی باشتریان هەبێ ینی لە ڕووی کارمەندیەوە زۆر کەمە بۆی کە ئەو قەیرانە گەورەیە بتوانە هینگە ئەمە یەک دوو کارمەندێک کاتێدا ئەمەزرێ حەسەبی معلوماتی من 45 شەو دەورەیەشی هەیە 45 شەوەکەش 10 شەوی باسی هێما و باسی هاتوچۆی لەسەرەکرێ باقیەکەی تریشی هەمووی تەمرینی عسکەریە یعنی تۆ یەکێکە نێریتە سەر شەقام کاتەوەکو کاگەڵکە و دوتی لایەنە عسکەریەکە زاڵ لایەنە عسکەرێکە بە تاکید 100% تاییدیە و قسەیەکەم یعنی تۆ یەکێکە نیتە سەر شەقام کە تەمسیلی قانونەکە کاتێکە بە منەڵێ بە تۆڵێ بوەستە بڕۆ یعنی معقول نییە لەگەڵ ڕێزما بۆ کارمەندەکان کارمەندمانی هێمان نەناسی ببوورەکە بوار هەبێ قسە ئەتوان کۆمنت لەسەر قسە یەکتر بن بۆ ڕەنگە بەو شێوازە نەبێ بۆ ئەوی بینەری ژوات تێنەگات کاکە ئێمە مؤسسەیەکی ئەمەندە وش کوڕەقین تەنها دەڕۆژی دەدەینێ بە کارمەندیات و چۆکە دوای دەڕۆژەکە دەڵێن بڕۆ خۆچی ئەەکەی بیکە کۆمەڵێک محازراتی دەدرێتەیە کۆمەڵێک ئەفسەران لە مۆڵەت ئامادە دەبن کۆمەڵێک لەسەر تەنانەت شێوازی مامەڵەکردن لەگەڵ خەڵک بە چی شێوازێک خیتابیان هەبێ لەگەڵ خەڵک ئەمانە کارێکن با فەرامۆژ نەکرێ بەڕاستی کارمەند بە چەند وەختی چەنەوێت تا بێ بە کارمەند مەسەڵەن من بەیانێ بم بە کارمەند وەختم چەنەوێت تاوەکو تۆ بمکەی بە یەکێکە بچمە جادۆ تەمسیلی قانونگەم چەند ڕۆژەیە بمبورە تۆ بۆ ئەوی بتوێت کارمەندێکی نمونەیی و کارمەندێکە بە معنای کەلیمە کارمەندی هاتوچوویە پێویستی بە چەند ساڵێک کە تۆ کۆمەڵێک ئەزمون و خیبرە پێیاکە بەڵام لە سەرەتای لە خاڵی سفرەوانێ بێگومان زەمنەیەکی مەشقی هەیە لەبەر ئەوەی تۆ ئەم زەمەنە تۆ بتێنێت کەسێکی مەدەنی لە ناو مؤسسەیەکە کە ئێمە باواقعی بین لە ڕۆژ هەڵاتی ناوڕاستە کار دەکەین و لە عێراقا کار دەکەین لە هەرێمی کوردستاندا مؤسسەیات و چۆ بەو شێوازەی کە بەڕێزکا کەڵکۆت ئاماژەی پێکرد مؤسسەیەکی مەدەنی نییە سەرانسەر باش ئەو کارمەندی هاتوچوێ دەبێ بزانێت چۆن لەگەڵ بەڕێوبەرێک لەگەڵ ئەفسەرێک لەگەڵ سەروی خۆی لەگەڵ خوارد کێشەمان ئەمە کارێک کاک بەختیار ببوورە ینی کێشەمان لەوە نییە لە ینی ئاسکەرێکەشی بکوێنێ لەبەرەوەی کە با بڵین هاتوچۆ با بڵین ڕەبتە بە ئاسکەریەوە ئەمە شتێکی باشە قەیچێکە بەڵام معقول نییە دەڕۆژ ینی معقول نییە بەڕاستی کارمەندی هێمانە ناسی وەرە ئەگەر تۆ باوەڕ بە قسەی منیە کامێرەکەی جەنابدانە بین هێما بین پیشانی کارمەندین تۆ ڕەنگە کارمەتێکت بینی بێت وات وتی بێ وەرە کارمەندەشین ناببوورە آخر با ئێمە بە خەمڵاندن و ئەمە ناکرێ بەڕاستی مزایدە بکەین من ژمارێک بڵم تۆ ژمارێکی زیاتر بڵیت وە بینەر بکەوێتە ئەوەی کە محەیر ما بێت کاممان ڕاستەکەین بەڵام کارمەندەکانی هاتوچۆ بە شێوازێکی گشتی
ئەم حاڵەتانی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد زۆر لەوە زیاتری پێدەوتری ئەمە کارێکی تر خۆ بە تاقی تەنیا بەرەڵای سەحرایەک ئازادی سەحرایەک ناکرێت تێکەڵی کارمەندانی تر ئەبێ لەو کۆشکەوە کۆمەڵێک ئەفسەر سەرپەرشتی کارەکانیان من ئاماژەم پێکرد کە هەموو بوارێک لە ژیانداوایە پێویستی بە زەمەنە تا تۆ کۆمەڵێک ئەزمون کۆ دەکەی دەوانێت ئەو کارمەندی هاتوچۆیە ساحبی قرار نییە لە سەرجادەکە تا ئەگەر بڕیارێکی هەڵبدا ئیتر هەموو دنیا ببێتە فۆزا سەروی خۆی ئەفسەرێک لەگەڵ یاەتی سەروی خۆی کۆمەڵێک مفۆز و کارمەندی تر هەیە کە چەندین ساڵە لەو بارەیە کارەکەن ئەوانی شکارەکانی بۆ ڕاز دەکەنەوە بەڵێ کاک بەختار ببوورانی ئەگەر توان جواب بێ بەڕاستی خۆی بەتاکید وەختی ئەوێت ینی باسەکەمان لەسەرەوەی وەختیەوێ بەڵام وەختەکەم ینی کیفاەت نییە بۆ ئەوەی کە ینی ڕاستە تۆ باسی واکیڵی ئەفسەرێکی لەگەڵایە بەڵام کاکە هەر دوور نەڕووی کارمەند بە ڕێکەکەی ئیشارەتەکە بورە من حەزەکەم یەک کۆمنتی بچووک ئەگەر لە کاتی برادران نەگرین خۆی لێرەدا یەکشت هەیە ئێمە بمانوێ نەمانوێت ئەگەر وا چاوەڕێ بکەین کە کارمەندانی هاتوچۆ ڕەوشی هاتوچۆ ڕێک بخەن پێم وایە شکارێکی منطقی ناکەین یعنی ئمڕۆ لە دنیادا تەکنۆلۆژیا زاڵە بەسەر ینی جەنابەت باسی ئەوە دەکەی هەڵبەتە بەڕێزت ئۆروپات بینیوە ئایا بە ڕێژەی پارێزگای سێمانی لە سەرانسەری وڵاتی کارمەندی هاتوچۆ دەبینی لە سەرژادەکان کەواتە باش خۆیان سیستەمی هاتوچۆشان باشترە کەواتە عیبرەکە لەوەیان نییە کە ئێمە چەندێک کارمەند زیاد بکەین لە سەرژادەکان عیبرەکە لەسەر ئەوەیە کە شان بەشانی لە سەرتای قسەکان بەرنامەکە ئاوباژەم بۆ کرد لە شان بەشانی گۆڕانکاریەکانی کۆمەڵ مؤسسەی هاتوچۆش لە گۆڕانکاریە بێ ئیمڕۆ دەکرێت ئەوەی کە تەکنۆلۆژیا فراهەمی بک بۆ شۆفێر بە سەدەها کارمەندی هاتوچۆ فراهەم نەکرێت ینی ئمڕۆ لە دوایمین زانیاری کە بەرچاومان کەوتووە ئیمڕۆ تەنانەت بۆ شوێنی پارێکردنەکان تەکنۆلۆژیا گەشتوتە ئەو ئاستەی کە هەستەوەر دادەنرێت لە شوێنی پارێکردنەوەکان ئەو هەستەوەرانە ئەو جیهازانە بەقدر چاوپشیلەیەک دەبێت ئەو سیرامیکە پێدوتی چاوپشیلە لەسەر شەقامەکە دادەنرێت ئەمە بە شەبکەیەکی نیتۆرکی ڕبت کراوە بە سیستەمی GPS ئەوانێ شۆفێر چۆن دەزانێت لەسەر شەقامی قەرباڵغی هەیە ڕوودا و هەیەکاری چاکسازی یاخود هەڵکەندن هەیە ئەو ئامێرەش پێی دەڵێ ببورن لەکوێ شوێنی پارێکردن هەیە و لەکوێ شوێنەکان قەتیز بووە بەڵام بۆ ئێستای کوردستان بەڵێ کاگەردون لە ئێستا لە کوردستان بڵین کار بەم تەکنەلۆژیا پێشکەوتووە ناکرێت ڕاست بۆ واقعی ئێستا بەڵێ بەڵێ ئەوە کە پێگەیشتی لەو کاتە توانین زیاتر قسەی لەسەر بکەین بەڵام ئەمڕۆ دەریجەنا بەفەر بوو ینی ئەمە بە کارمەند کارەکەین من مەبەستیشم لەوە ینی کارمەندەکانمان زیاترێ پرۆفیشنال بن بەڕاستی نەک لە دەورێکی ئەوە نەوەختێکی زەمەنیە بەڵام کێشەیەکی تریش لە مەسلەی کارمەندا بەڕاستی یەک و من پرسیارم کردو ینی کارمەند حەوت ڕۆژ داوامەکە ینی سەر لە ڕووی سایکۆلۆژیشەوە تۆ حەوت ڕۆژ لە هەفتەیەکە بەڵێ ینی تۆ حەوت ڕۆژ لە هەفتەوانەی سەرجادە بەڵێ بۆ شێوازە نییە سیستەمی شەفت هەیە ئەزانم حەوت ڕۆژ داوامەکەمە بەستمەوە نیە لە بەیانی و تایوارە بە تاقێ داوامەکە حەوت ڕۆژ ینی تۆ لە ڕووی باشە هەموو فەرمانبەرێکی حکومەتیش حەوت ڕۆژ داوام ناکە ئەویش ڕۆژانی بەردەکەوێت ڕۆژ هەندێک ڕۆژ پشووی بەردەکەوێت هەندێک ڕۆژ کاک بەختیار ینی تۆ ئەگەر هەر لە ڕووی نفسیشەوە تۆ لێشی بیتەوە ئەگەر هەر کەسێک لە هەفتەیەکە حەوت ڕۆژ داوام کات ینی هەر زەوقی نابێت بۆ ئیشەکە بۆ هەفتەی داهاتوو ینی بەلایانی کەم من کە ئەڵم بۆ نبوونە کارمەندان زیاد بکرێن مەبەست چییە تۆ پێویستە بەم نیسبەتە هەیە بۆی کە ئیشەکانە بۆ ماشی بکات لەسەر ڕێگا ئێمە هەردووکان متتەفقین من لەگەڵ ئەوانین بە نظامێکی کلاسیکی ساڵی هەفتاکانی سەدەی ڕابردوو کار بکەین ئێمەش خوازیارین لەوەی کە مؤسسەی هاتوچۆ آخر قسەکە ئەوەیە شەڕەکە ئەوەیە کە دەستگای هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا پێویستی بە گوردانێکی زیاترە پێویستە بەوەی کە ئێمە ئەزموو لە وڵاتانی تر وەربگین و کاکەڵکەوت ئاماژەی پێکرد بۆی بزانین لە وڵاتانی دنیا سیستەمی هاتوچۆ چۆن پێڕەوە دەکرێت ئایا بۆ شێوازێ ئێمەش دەزانین لەگەڵ ئەوەیە کۆکین کە توانای مرۆڤەکان سنوورداردا لە کۆتاییدا منیش باسی ئەوم کردوتم کارمەندێکی هاتوچۆ 7 ساعتەوە سێ بە دەرلەوەی کە زیان بەجستی دەگا لە ڕووی سایکۆلۆژی شەوانەکاری تێدەگا و ڕنگدانەوەی هەبێ لەسەر شێوازی مامەڵێک لەگەڵ خەڵکە عسابی پڕ دەبێت پڕە بێ لە تووڕەبوون کەواتە کە ئێوە ئەو حەقیقەتە ئەزانن بۆ چارەسەر نەکراوە ئەم کێشەیە بۆچی نەک چارەسەر نکراوە کار لەسەر چارەسەرکردنی کراوە ئێستا لە کاتی ئێستادا کە ئێمە بەرنامەیە تۆمار دەکەین زیاتر لە 100 کەس لە ناو بارەگای بەڕێوەبەراتی هاتوچۆ لە قۆناغی پێگەیاندنە و کارمەندی هاتوچۆ حکومت ئەو هەلی بۆ ڕەخساندوین کە ڕێژەی کارمەندەکانی هاتوچۆ زیاد بکەین ڕەنگەوان ئەفو ببوورەتوان داوامەکان کەم بکەنەوە ینی لە برۆکم هەموو مۆزەفێکی تر ینی هەموو مۆزەفی آخر 5 ڕۆژی داوامەکانەك حەوت آخر یەکێک لە جوانی مؤسسەی هاتوچۆ ئەوەیە کە ڕەنگە زیاتر لە پێویستی هەندێک دەستگاکانی تری دەوڵەت خزمەت گوزار بێ ینی عزیزەکەم
ئێمە چی بکەین کە ڕێژەی ئۆتۆمبیل ئەمەندە زۆرە ئەگەر ئێمە کەمی بکەینەوەی کۆنتترۆل ئەومان بۆ ناکرێت کە شقا ڕێژەی کارمە زۆرکەن بڵێ ڕێژەی کارمە زۆر ناکرێت لە شکرێک لە کارمەندی برادەکانیان ئەوان 5 ڕۆژ داوامەکەن بەڵێ خۆیان بڵێ بەڵێ ئەوەی دایرە 5 بەڵێ بەڵێ ئەوان باسی کارمەڵەکانی سەرجاداکەین من لێرەدا کاتی بەرنمەکەم تەواوە بێت بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست لێرەدا بەشی یەکەمی ئەم بەرنامە تایبەتەمان کۆتایی هات.